فەرماندەوە ئەفسەرانی پۆلیسی کەرکووک ڕایدەگەیەنن هێزەکانی پۆلیسی کەرکووک هەنگاوی پێویستی ناوە بۆ پاراستنی ئاسای شۆرامی لە شاری کەرکووک بەعام هەموو گەڕەکەکان ئارامە، خاستن مەنتقە کوردیەکان هیچ مشکلەی نییە. ئێمە وەکو تەواوی 122 دەورێمان تەوزیع کرۆ بەناو هەموو کەرکووکە، هیچ شتێک لە ئارایە نییە و هیچ شتێکی خراپ نییە، زۆر ئارامە کەرکووک. لە هەموو مەنتقە کوردیەکان فەیلاق، پەنجەعەلی، بارودخانە، حیسابات، حەیە شوهەدا ئەسوڕێنەوە سوڕانیشتەوە. ئێمە هەموو ڕقم تەلەفۆنمان تەوزیعی کردووە، ناتوان بڵێ ماڵ بە ماڵ، بەڵام ناتوانم گەڵم گەڕک بە گەڕک شارە بە شارە گەڕاوینە. ڕقم تەلەفۆنمان تەوزیع کردووە بەسەر خەڵکی دابەش کردووە. هەر کاتێک سعات 2 شەو 10 شەو 12 شەو لە پەنجەعیلا شۆ تەلەفۆنیانمان کردووە، ئەو شەوە سعات 12 شەو لە پەنجەعیل تەلەفۆنیان کرد، گەیشتنە ئەوێ بە 4 مەفرەزەوە و لەوێ لەگەڵ مەرکەزی عروبەش لەوێ ئامادە بووین و هیچ شتێک نەبوو، هەموو شتەکان بەخۆیت. بەڕێز ئەمید خەتاب عومەر کە خۆی فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووکە، زۆربەی هەرە زۆری ئەفسەرەکان ئەبینی بە بەردەوامی لەگەڵ ئەو هێزانەی کە لەبەردەسایە لە تەوالی بە دەرەجەی یەک تەبعاً و لەگەڵ بنکەکان و پۆلیسی فریاکەوتنومانە بە بەردەوامی ئەبینی لە ناو گەڕەکە کوردیەکانە بە تایبەت، لە ناو کەرکووک کەمووی، بەڵام لە ناو گەڕەکە کوردیەکان بە تایبەت لە ڕێگەی دانانی کۆنتترۆل، لە ڕێگەی گەڕان، لە ڕێگەی سوڕانەوە بە ئۆتۆمبیل بوونیان هەیە و ئەمانە وای کردە کە دۆخی ئەمنی شاری کەرکووک بپارێزرێ بە شێوەیەکی زۆر باش و کۆمەڵێ ژماری مۆبایلیش بە هاوڵاتیانە دابش کراوە، بە زۆربەی زۆری هاوڵاتیانە لە هەر کاتێک هێزێک مەفرزەیەک بە ناوی پشکنینەوە بە ناوی هەر حاڵێکەوە کە بچنە سەر ماڵێک بەپە لە پەیوەندی بکەن بەو ژمارە مۆبایلانەوە بۆ ئەوەی دەست بەجێ مەفرەزە و هێز بنێرنێ بۆ ئەو شوێنە بۆ ئەو گەڕەکە بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک ئەگەر لەوێ هەیە. ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتیش ڕایدەگەیەنێت لە شاری کەرکووک هێزەکانی پۆلیس و هێزی ئاڵتوونی لە کاردان بۆ پاراستنی شارەکە و ئەو هێزانە نەبوونە تەمایی هەڕەشە بۆ ئیسلایەنێک. لە کەرکووک جگە لە سوپای عێراق، جگە لە فڕقی ئاڵتوونی کە پێوتە دژە تیرۆر، لەوە هیچ جۆرە هێزێکیکەی عێراقی لێ نییە. من هەموو لایەکش دڵنیاکەمەوە نە هیچ ترسەیە، نە هیچ با بڵێن جموزۆڵێکی خراپ لەلایەن سوپای عێراقەوە نییە. بەڵام ئەو کەسەی دێتەوە ئێرەش نابێ بە چەک و مەفرەزەوەش بێتەوە بسوڕێتەوە پیاسە بکەمە ناو شار و سارەی جامی تاریک، ئەو مۆدێلە نەما بەسەر چوو لە کەرکووک. بەپی زانێرەکانی کورسات نیوزیش لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا هێزەکانی ئاڵتوونی عێراق 6 بنکەیان لە شاری کەرکووک چۆڵ کردووە و بۆ خواریو کەرکووک گەڕاونەتەوە و لە ئێستادا مەلەفی ئەمنی کەرکووک لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەپارێزرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.